ئایا ئەوینی خۆشەویستەکەی یاقینی لە هیتلەر یا هەردووکی پێکەوە. مەبەستم هێدی لاماری کچە ئاکتەری قەشەنگە کە مۆبایلی داهێنا. ئەو لە لیستی داهێنەراندا کاتێک بۆ دوجار بەرەو ئەمریکا کۆچی کرد داهێنانی ئەو ئامێرەی بە ناوی خۆیەوە تۆمار کرد. لە هەردوو فیلمی شەمشون و دەلیلە و سکاندالیشدا ڕۆڵی کاراکتەری سەرەکی بینی. پاشان لە فیلمی لیبۆدۆ بەڕووتی ڕۆڵی بینی. ئەم فیلمە لە هەموو جیهاندا بڵاو بووەوە. پاشان دەرەنجامی پەیوەندیەکی خۆشەویستی شووی بە پیاوێک کرد. ئەو پیاوە وێڕای خۆشەویستی زۆریش پەرۆشی هێدی بوو تا ئاستی ئیرەیی هەوڵیدا هەموو کۆپیەکانی ئەم فیلمەکە لە بازاڕەکاندا بوون بیان کڕێتەوە. ئەویش کاتێکی زۆر و توانایەکی مادی زۆری لێ بەخەرزدا. بەڵام ئەو پیاوە وەک شێخی سەنعانی لێ هاتبوو. لە سەردەمی دەسەڵاتی نازیەکاندا هێدی لامار کەسێکی لە هێزەکانی دژ بە هیتلەر خۆش دەویست و بەتەنگەوە بوو. بیری لە فێڵک دەکردەوە تا ڕۆژانە هەم گوێی لە دەنگی خۆشەویستەکەی بێت و هەم بتوانێت زانیاری سەبارەت بە نازیەکان و سوپاکەی هیتلەری پێڕابگەێنێت. بۆیە ئامێری مۆبایلی داهێنا. هیچ کەس ئاگاداری ئەوە نەبوو کە ئەم کچە ئامێرێکی داهێناوە و زانیاری سەبارەت بە سوپای نازیەکان دەگوازێتەوە و شوێن پێیان دەکەوێت و تەنانەت ئەو هەنگاوانەشیان ئاشکرا دەکات کە بەنیازی بوون بیگرنەبەر تا خۆشەویستەکەی و هاوڕێ جوۆکانی لە خەباتەکەیاندا سوودی لێوەربگرن. دەبێت بوترێت کە هێدیش جوو بوو. هێدی توانی بووی سەرکەوتوانە هەموو ئەو زانیاریانە بگەێنێتە خۆشەویستەکەی کە بوو بۆ مای سەرسوڕمانی نازیەکان و شۆکی کردبوون. هەوڵیان دەدا تا بزانن چۆن ئەو زانیاریانە بەو خێراییە دەگوازرێنەوە. تەلەفۆن نەبوو، کۆتری زازلیش نەبوو تا نامەی پێ بگوازرێتەوە. نانا هیچ لەو جۆرە شتانە نەبوو. کاتێکیش هێدی لاماری ئەستێرەی قەشەنگی نەمسایی بەرەو ئەمریکا کۆچی کرد ناوی خۆی گۆڕی. لە خانەی تۆمارکردنی داهێنانەکاندا داهێنانی یەکەم مۆبایلی بە ناوی خۆیەوە تۆمار کرد. کەچی هیچ کەس ناوی ئەو وەکو یەکەم داهێنەری مۆبایل ناهێنێت. بەڵکو لە پەروەندی داهێنەراندا دەربارەی یەکەم ئامێری مۆبایل سەرپێیی بە یەک دوو دێر بەسەر ناوەکەیدا تێدەپەڕن. هێدی لامار دەڵێت دڵم باڵندەیەک بوو، باڵێکی خۆشەویستی دەستگیرانەکەم بوو. ئەو باڵەی تریشم قینم بوو لە هیتلەر. لە دوایین ڕۆژەکانی ژیانیدا ڕۆژی تەندروستی زۆر ناهەموار بوو. ئاڵوودەبوونی بەمەی دای ڕزاندبوو. هیچ ئاوات و ئامانجێکی بە ژیان نەما بوو. هیچ سەرچاوەیەکی دەرامەتشی شک نەدەبێت جگە لە هەڕەشەکردن نەبێت لە کۆنە دۆستەکانی. لە بری ئەوەی ناویان نەزڕێنێت داوای پارەی لێ دەکردن. ئەوانیش ناچار بۆیان دابین دەکرد. وێڕایەوەی هەموو شتێکی سەبارەت بە ژیان و ڕۆژانی سەرچڵی و هەڵەشەی و شەوانی سووری خۆی یاداش کردبوو کەچی تەنها باسی مۆبایلی نەکردووە کە زیاتر لە هەموو ئەوانی دی بە نەمری دەمینێتەوە. بۆ یەشتوانیە و ئامێرەدا بهێنێت چونکە خوێندنی میکانیک و کیمیایی لە زانکۆی ڤێن ناخوێندبوو. کەواتە ئەوە ئاکامی ئاوێتەبوونی کیمیایانی نێوان خۆی و خۆشەویستەکەی بوو کە توانی مۆبایل دابهێنێت.